قسە و باسەکەین لەسەر گرنگی گەلەری لە نێو شارەکانە بە شێوەیەکی گشتی و ئایا تا چەند گرنگە بوونی گەلەریەکان بۆ نمایشکردنی تابلۆکان بە شێوەیەکی گشتی و لەگەڵیشیا ئەو مەرجانە چین کە پێویستە بۆ دروستبوون و یاخود دروستکردنی گەلەریەک بوونیان هەبێ. گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەربەست عەبدوڕەحمان کە بەڕێزیان شێوەکارن و لە ئێستایا گەلەری تابلۆ کلتوریەکانیان کردوتەوە کە گەلەریەکە هی بەڕێزیانەوە توانیوانە چەندین کاری شێوەکاری زۆر ناوازە و چەندین تابلۆی کلتوری تایە نمایش بکەن. مامۆستا سەربەست سڵاو لێبێ، زۆر بەخێر بێت. سڵاو لێ و سوپاسی تەلەڤیزیۆنی کورسا دەکەم کە بەڕاستی بەتەم هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیری ئەم شارەوەیە. زۆر سوپاس بۆ تۆ. بیرۆکەی دروستکردنی گەلەریەک ماوەی چەندێکە لای مامۆستا سەربەستە و بۆ لە ئێستایا بەرهەم هات؟ بەڕاستی من کۆمەڵێکی زۆر تابلۆم دروست کردبوو. ئەو تابلۆیانەش زۆر ناخۆشە کە لە ماڵەوە کەڵەکەیەکەی. ئینسان تابلۆ تەمەن شتێکە دایم هونەرێکە هەمیشە لە نمایشایە، وەکو هونەرەکانی کە نییە بۆ فترێکی دیاریکراو بێ، هەمیشە لە نمایشایە و زمانێکی جیهانیشە ئەتوانێ ژیان و مێژوو و کولتور و زۆر شت بە خەڵک بگەێنێ، هەموو کەسێکیش لێی تێگا. وەکو کتێبەکان نییە، وەکو هونەرەکانی تر نییە. جا ئەو تابلۆیانە پێویستە نمایش بکرێ، شوێنەکە بێتیان نمایش بکرێ. بەداخەوە لە هەموو جیهانە هەموو ژیان و ئەفسانە و هەموو شتەکانیان کردو بە تابلۆ و گەلەریکی زۆر و زەبەنگیان هەیە کە ئاچیتە شارەکانیان بەهۆیەوە شارەزابی لە مێژوو و کولتور و ژیان و ئەو شتانی ئەو خەڵکە کە لەو شارە ژیان. ئەو شتە لە وڵاتی ئێمان نەبووە تا ئێستا بەداخەوە. هەندێک شتی بچووک بچووکە بۆ، بەڵام ئەویش لەبەرەوەی زۆر مەحدود بووە ئەو نەیتوانیوە ڕۆڵی تەواو ببینێ. بن بە باشم مەسەن بۆ نمونە گەلەری زامامان هەبووە، بەڵام بەڕاستی ئەوە شوێنی نمایشی کۆمەڵێت تابلۆی هەندێک هونەرمەند لە خۆگرێ بۆ فتراتی دیاری کراو. بینەما من تابلۆکان کە دەستم کرد بە کێشانی بە بەرنامە ویستم باسی مێژوو ژیان و کولتوری شاری سلێمانی بە تایبەتی وە کوردستان بە گشتی بکات و تۆمارێک بێ. ئەو بابەتانەشم هەڵبژارد کە وێنەیان بە فۆتۆگراف نەگیرا بوو، ینی وێنەیانیان نەبوو، یان لە هەزری خەڵکا بوون یان هەندێکی نووسرا بوونەوە لەسەر لاپەڕی کتێبەکان. هاتم ئەمانە بکەم بە تابلۆ و ژمارەی تابلۆی باشم کرد. دوایی ئیتر کۆتمە هەوڵدان بۆ ئەوەی شوێنێکی بۆ دابین بکەم کە بیکەم بە شوێنێک بۆ نمایشێکی بەردەوام، نەک بۆ چەند ڕۆژێ. چونکەم زۆر جا هونەرمەندان ئەگەرچی هیلاک زۆر هیلاگە بن بە دەستکارەکانیان و ماوەیەکی زۆر کارەکەن، بەڵام دوایی بۆ ماوەی 3-4 ڕۆژیان 5 ڕۆژ زۆر 10 ڕۆژ مۆڵەتیان ئێرێ لە هۆڵێکە تابلۆکانیان نمایشەکەن. تەمەن لەو فترەکەمەشە وەکو من سەرنجماوە ژمارەی 200-300 کەسێکەچن بۆ تەماشای و ئیتر خەڵکیکە بێ ئاگایە لە مەسەلێ. من وام بیر کردەوە کە باشتر وایە ئێمە شوێنێکمان هەبێ کۆمەڵی تابلۆی تیابێ، ئەم تابلۆیانە بەردەوام نمایش کرابێ تاکو یەکەم خوێندکاری خوێندرگاکان ببرێن تابلۆ ببینن، بزان تابلۆ چییە، هونەری ڕەسمکردن چۆنە. جگە لەوە لە ڕێگەی و تابلۆیانە شۆ شارەزای وەکوتم مێژوو ژیان و کولتوری شارەکان بن. هەروەها خەڵکی شارەکەش بڕۆن لەوێ یادەوەریەکانی خۆیان ببینەوە. زۆر وێنەکانی تۆ ستایلەکەت ینی خۆتی پێناسراوی تۆ ستایلە کلتوریە جوانەی ئەو یادەوەریانە بەڕاستی زۆر گرنگە خەڵک حەزی لێ کە بینیە شتی بیرەکەوێتەوە ئەوانە. جگە لەوە نەوەی نوێ خوێندکاران ببرێن بۆ ئەوێ و میوانانی شارەکەش سەردانی گەلەریەکە ئەکەن. ئێمە خەڵکیی زۆر ئێستا بۆ گەشت و گوزاریان بۆ شاری سلێمانی یان بۆ عیلاجیان بۆ لای دکتۆریان بە تایبەتی من شوێنێکم هەڵبژارد. ئەو شوێنە لە شەقامی ئۆرزیان شەقامی گۆران بەڕاستی لەوەیە لە ناو قوتابخانەیەکی کۆنا. ئەو قوتابخانەیە کە چەند ساڵێکە 4-5 ساڵە درگاکەی داخراوە لەبەری خوێندکاری نییە، بڕیار بوو بکرێ بە مۆزەخانە بۆ پەروەردە، بەڵام لەبەر نەبوونی خەرجیەوە مۆزەخانەکە نەکرا بوو، درگاکانی داخرابوو، ئیسفادەی لێ ناکرا و بوو بە شوێنێکی بەجێ هێڵراو. من هاتم ئەو قوتابخانەیەم پاک کردەوە و گڵۆپ و کارەبا و شوشە و پەنجەرە و هەندێک پێویستیم بۆ دابین کردو و پاکم کردو. تۆ ئێستا تابلۆکان لەوێ نمایش کردووە
پێم خۆشە خەڵکی شارەکە خوێندکاری خوێندنگاکان بە گروپ بێن و میوانان بەڕاستی ئەوە ئەرچی بەڕێوەبەرەکانی گەشت و گوزارە کە هانی پۆلەکانی گەشتکاری بن ئەوانی کە یەن بۆ گەشتیاری بۆ شاری سلێمانی سەردانی ئەو شوێنە بکەن بە گروپ بیانهێنن بۆ ئەوەی بزانن کام شارە چۆن ژیاوە خەڵک چۆن گوزەرانی کردووە مێژوو کولتورەکان. مامۆستا سەربەست باسێک لە مەرجەکانی دروستکردنی گەلەریە بکەین چونکە بێگومان ئەو تابلوانی تۆ ئەبێت ئاگاداری سەرما و گەرمابی و هەروەها لە کاتی نمایشکردنا ڕووناکی پێویستە و هەندێک تابلۆ هەیە پێویستی بە هەندێک شوێنی دیاریکرەوە هەموو مەرجانە لەنێ ئەو شوێنە بوونیان هەیە یاخود تۆ ئامانجێکی ترە هەبوو وڵای لە ڕاستیە ئێستا هیچ شێک لە مەرجەکان نییە باوەڕ کە من خۆم خەریک ڕقە بوومەوە ئەمڕۆ یعنی ئەو ماوەیە کە ئیشیشم پیا کردووە کە خاوێنمانە کردەوە و ئیتر پێویستی بە شوشەی پەنجەر و گڵۆپ و ئەو شتانە هەبووە زۆر زۆر هیلاکی بۆ ئیشەکە چونچەکەم هیچ مەرجێکی تیانێ بەڵام هەر ببێ باشترە مەبەستەکە لێرا چییە کە تۆ گەلەریەکە بوو بەڵکێکم سەرنجی بەرپرسانی ئەم شارە ڕاکێشین ئیمڕۆ ئەوانەی کە سەردانی ئەویان کرد زۆر ینی وەکو بڵین مفاجە ئەبوو لایەنەوە کە شتێکی وا هەیە و بڕیاری ئەویان ناکە پێویستە ئەمە پژگیری بکرێەوە هەوڵ بێت چاک بکرێ یعنی ئێمە نابێ دەستەوستان بوەستین وەختێ بووە ئێمە لە شاخ بۆ نمونە سەفرێکیان لە سووداش لە دەشتێکە ئەمە ماڕزێکمان کردەوە وانە مەسەلەن زۆر جار ئیتر پێویستە تۆ هەر ئیشەکە بکەی هەچۆنێ بێت مامۆستا سەربەست بۆ کۆزانین کە تابلۆکانی تۆ هەمویان تایبەتن با کللتور و بە کەلچەری شاری سلێمانی و ستایلێکی تایبەتی خۆتە ئەمەش دەرفەتێکە بۆ تۆ بۆی کە بتوانانی زۆرینەی کارەکانی خۆت کە بە هەوڵی تایبەتی خۆت و هەوڵ و ماندووبوونی خۆتە بێگومان نمایشیان بکەیت ئەم گەلەریە تەنها بۆ مامۆستا سەربەستە بێت یاخود جەرفەتێکە بێت بۆ ئەوەی کە هانی هونەرمەندانی تریژبن بتوانن ئەگەر چەند زاویەکیش بێت پیان ببەخشی کارەکانیان تیان نمایش بکەن من کۆمەڵ ئیشم کردووە لەوە چێ ئاستێکی هونەری هەبێ بەڵام حتمما هونەرمەندی کە هەیە و ئەبێت کە توانە هونەریەکانی زۆر لە سەر و منەوە بێ جا من کەواتە چۆن ئەبێ شتیوا بیری لێ بکەمەوە یاخود هەر بە خەیاڵیش ما بێ کە شوێنە کۆنتترۆل بکەم بۆ خۆم لەبەرەوە من فەخری پێوەکەم و زۆر زۆر دڵخۆشە من پێی کە هونەرمەندانی کەش ئاور لەم بابەتانە بنەوە تابلۆ بچێشن بۆ مێژوو کولتور و ژیانی نەتەوەکەیان و تابلۆکانی ئەوان منافەسی تابلۆکانی من بکە و وا بکەم تابلۆکەی خۆم لا بم تابلۆکەی ئەو بخەمە جێگەی تابلۆکەی خۆم بۆ ئەوەی چیشەکەم من ئەمەوێ شارەکەم خاوەنی کۆمەڵی تابلۆی باش بێ کە وابێ جێگەی سەرنج بێ و ئاستی هونەری و ڕۆشنبیری شارەکەم بەرزتر بێتەوە باشە زۆر کات ئەڵێن هەندێک بۆ بڵێن پێشانگای شێوەکاری هەیە یاخود مایشکردنی تابلۆ هەیە بۆ کۆمەڵێک کەسانی تەنها لە ڕێی هاوڕێتی و خزمەتی و ئەم بابەتانەوە هەیە تو ئامان شتەکە ئەم بابەتە فراوانتر بکەیت و خەڵکانی ئاسایی وەگەیسە خۆت ئاماژێت بکرد خوێندکاران و ئەم بابەتانێتش بتوانن بێن لەنێو گەلەریەکە بینەری تابلۆکانی تۆ بن من پێم وتیوتم من خۆم خواست لەبەر ئەوە لە شوێنێکی ئامە نەچوم لە شوێنکی چەپەکە مەعرەز پێشانگاکە بکەمەوە و گەلەریەکە بنیاد بنێم هاتوون لە ناوەڕاستی شارە ناوەڕاستی بازاڕە لە شەقامی گۆران لە قوتابخانەی سورچیەوە بەشێکم لەو قوتابخانەی سووری لە پۆلەکانی کردووە بە گەلەری لەبەر ئەوەی کە خەڵک بە گشتی بێت یعنی من پێشتر پێشانگایەکم لە ناو سەرا کردەوە ئەوە بوو ینی زۆربەی خەڵکی کاسبکار و ئەوانە هات ینی من بەڕاستی تابلۆکانی من چونچەکەم نزیکە بە تایبەتی لە ژیانی خەڵکی سەدەی ڕابردووە من خەڵکم بینیەوە بە دیار تابلوی منەوە دانیشتۆ گریاوە توێتیەوە من بوو مەسەن بۆ نمونە ڕسمی شروفرۆشێکم دروست کردووە هەر لەو کاتا خەریکی ئامادەکردنی ئەم گەلەریە بووم ڕۆژ خەریکی ئیش بووم کابرا هات بۆ ژوورەوە سەیریەکردن دوای سێکەم بە دیار و تەبلەوەیەوە گری وتمەوە چیە خێرە خاڵجیان وتی وەڵای من وەختی خۆی ئاوا شروع من فرۆشت کاچی کوڕێکا شەقێکی لە سینەکەم هەڵا هەمووی ڕشت یعنی من هەوڵم ماوە ژیانی خەڵک تۆمار بکەم مامۆستا سەربەست ئەمە دەرفەتێکە بێت بۆی کە تۆ بتوانی کارە شێوەکارەکانی خۆت یاخود تابلۆکانی شت بە بازار بکەی
ئەمەش بە وەڵی- خەونی زۆرینەی شێوەکارانە. وڵی ڕاستیەکەی من بڵێم لەبەرەوەی ئەو تابلوەیە کە دوایەوەی تەواوی ئیتر من بە بڵچی خۆمی نازانم چۆن تابلۆکانی من شتێکەوەتم بۆ مێژووی ئەم شارە و بۆ مێژووی ئەم کوردستانەیە ئیتر نازانم هەرچەند نەکەم غیرەت ناکەم بڵێم تابلۆکە مەفرۆشم لەوە چێ پارەی خەیاڵیشیان ناومەتێ ینی ئەوانەی کە خەڵک لەوە چێ هەر باوەڕ نەکەن بڵێن ئەو چۆن پاری وایە نایتێ خەڵکە بۆ ئامادە بۆم هەموو تابلۆکان بە کۆمەڵ لێ بکڕێ بە پارەی زۆر بە پارەی ئەوەی کە بتوانم پێی بژین بە باشی بەڵام هەرچەندەکەم نازانم نایەن بەڵام ئامادەم چۆن چیم کردووە من هاتووم تابلۆکان چاپ کردوتەوە ئێستا بەداخەوە ئێستا لە سلایدەکانە بینیم لە جاتی تابلۆسڵەکان کۆمەڵی چاپیان پیشانە من نازانمەوە چۆن ئەبوو سەرنجیان ڕابێ هەموو ئەو ڤیددیوانە بێت کە خۆت نردوتن ئەوانە بێت وڵایەتی من خۆم لەوێ بووم نازانتە ڕسممە گیرا سێ4 کەناڵی لێ بوو هەروەها تابلۆ ئەسلەکانم من بەڕاستی نەماوە بە کەس بەڵام تابلۆی ئەوانە خواستیان لەسەرە چاپکراوەکان خەڵک ئەیبات زۆر ئەتیادی ئەوش بە نرخی چاپەکەی هەر بۆ ئەوەش چوچەکەم ئێستا لە ماڵانە بەداخەوە لە شوێنە گشتیەکانە ئەبینم شتی وڵاتانی تر شتی میلەتانی تر زۆر هەڵەواسرێ ێ باشە بۆچی ئێمە کەشتی خۆمانمان هەبێ بۆ شتی وڵاتانی دەمێک هونەرمەندان مامۆستا سەربەستکار لەسەر ئەم بابەتاکەن و ئەیانەوێت کە ئیتر کاری شێوەکارانی کورد ببێتە ینی لە جێگەی ئەم کارە توجاری و بازرگانیەوە بێت کایەتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەم خەونە هیچی لێبەر هەم هاتووە کارتان لەسەر کردووە کارەکانی تۆ بێگومان کللتوریە و هەروەها پیشاندانی ینی ژیان و گوزەرانی خەڵکی کووردە لە هەموو خۆی مەسەلەکە ئەلێرایە ئێمە ئیسا میلەتەکەمان دوو بەشە بەڕاستی میلەتەکەمان هەندێکی ئەو خەڵکەیە کە خەڵکی کۆنی شارستانی شارەکە بۆ هەندێکیشی تێی هاتووە ئەوانە زۆر بێ ئاگان لە مەسایلی هوەر و تابلۆوانە من یەکەم ئەو تابلوانم بۆیە وا کردووە کە ئەوانیش پەرچێش بکەم بۆ ئەوەی بۆ بینینی تابلۆ ینی ئەو خەڵکەی کە هێشتا ئاشنانیە بە تابلۆ حەز کاسێری تابلۆ بکات چێم خۆی تابینێتەوە ئەمە یەکەم دووهەمیشیان بەڕاستی تابلۆکانی من وتم نایفرۆشم بەڵام چاپکراوەکەی زۆر بە هەرزانە فرۆشم ئەمە یەک بابەتی ترە مامۆستا سەربەست بە مناقەشەی کەم لەگەڵتا زۆر لەو کەسانی کە بۆ ناچنە نێو گەلەریەکان و ئەبینن کە نرخی زۆر خۆت ئەنی باری دارایی ئێستا ئەزانی توانی زۆر بابەتی تر هەیە کە ئێستا ڕێگرە لەوەی کە کەسێک مەسەلا $500 لەوانەیە بڵێن $1000 بیاد بە کارێکی هوەری ئەم نرخانەش شەوەکاران نابێت تۆزێک کاری لەسەرکەن با بڵێن دایوەزێنن بۆ ئەوەی کە خواستی لەسەر بێت لێرە خۆی بینێتەوە وەستایەک بە چەند ئیژەکە لە ڕۆژەکە با بڵین بە 50,000 دینار وانە ئەگەر هونەرمەندێ دە ڕۆژ خەریکی تابلۆیە بوو بێ بیا بە چەند غێرە بیا بە پارەی دەوەستایی زنە بێت بەڵام ئەمە ئەگەر لە دەستپێکەوە بۆ نمونە بتوانێت بۆ ئەوەی کە خواز لەسەر کاری هونەرمەندانی کورزیا بکات دواتر بتوان کارەکانیان گران بکەن خۆی ئەگەر ئێمە ئەو چاپکراوە بە تایبەتیش من بۆیە ئەو پرسیارم لە تۆ کرد لەبەری تۆ کار لەسەر بابەتە کللتوریەکان ئەەکەی چونکە ئێمە مەبەستمانەکە پیشاندانی ژیانی بڵێن خێزانی کورد بە شێوەیەکی گشتی ئەمە زۆر گرنگە بۆی کارنەوەی ئێستا بزانن لە پێشرا چۆن خۆی بینیتەوە من پێ دەڵم ئەڵێم هونەرمەندێکی شێوەکار جاریان من خۆم 45 ڕۆژ لەسەر یەک تابلۆ ئیشم کردووە اینجا ئەو تابلۆی پێگەشتەوە باشە ئەبێ نرخەکەی چەند بێ بۆ ئەوەی هین بێ هونەرمەندان لەوە چێ هیواهەیە بۆش ڕاستی نابێت چێم هونەرمەند وای ئیشەکەی تەقدیر ناکرێت بە پارە لەبەرەوەی هونەرێکە بەڵام ئیتر خەڵکیش ئیمکانێتەکەی ئەوەیە لەبەرەوە من ئەو مەسلەی چاپکردن نەمهێنایەکایەوە بابەتێکی باشە چاپکردنەکە مەسەڵەن من هەر هەمان تابلۆ ئێمێ بە هەمان شکڵا بە 30,000 دینار بە 20,000 دینار بە 25,000 دینار لەو حاڵەتە هەر دیمەنەکەی هەیە و لە ماڵەکەی خۆی هەڵێواسیە مامۆستاگیان لەگەڵکردنەوەی گەلەریەکەدا وەکو تۆ پرسیارم بۆ بەڕێزە ئامانجە چییە؟ وەڵام من ئامانجەکەم ئەوەیە کە بمتوانێت تەمەەن بواری بامایە ژمارێکی زۆرترین تابلۆم کردا بۆ میلەتەکەم هەروەها کۆمەڵی هونەرمەندی کە بەهاتنایە بۆ ستایلە ئیشیان کردا ئەنی بەڕاستی مێژوو ژیانی ئەم میلەتەی ئێمە پێویستی بە تابلۆیەکی زۆر زۆرە بە تایبەتی ئێمە سەردەمێکمان هەیە کە سەردەمی شۆڕش و خەباتی شاخە کە سەدان پێشمەرگی تیا شەهید و بریندار و دوایەوە خەڵک تووشی ماڵوێرانی بوو ئەوانە پێویستی بە تابلۆی زۆر زۆرە
یعنی من هەرچەندەکەم ناوێرم دەستی بۆ بەرە ئەوە مەسلەیەکە زۆر گرنگە ینی ئەم وڵاتەی ئێمە زۆرمان ئێمە بووە مێژۆکەمان زۆر چڕوپڕە هەمووی پێویستی بە تابلۆیە بەداخەوە من وردە شتێکم کردووە بەڵام بەڕاستی ئەوە پێویستی بە هەڵمەتێکەیە بەڵام ئەوەش بە هونەرمەند بە تەنیا ناکرێت ئەبێ حکومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری بێتە مەسەلەکەوە و تەشجیع دانێ بۆ ئەو هونەرمەندەی کە تابلۆی فلانش دروستەکە و منافەسە بکرێت لە مەینی هونەرمەندانە هەتاکو هونەرمەندان هەست بکەن کە ئیشەکان جێگەی خۆیەگرێ ئەو وەختە مەسەن وەکو چۆن فلیم دەرەکرێت بۆ فیستیڤاڵی فلیمەکرێت بۆ فیستیڤاڵی مۆسیقاکرێ بۆ فیستیڤاڵی ئەدەبەکرێ ئەبا هینێکیش بکرێ بۆ هونەرمەندانی شێوەکاری بیرۆکێکی زۆر باشە جێبەجێ بکرێ ئایندا بەڵێ مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشێ پرۆگرام لەگەڵمان بۆ هیواین کە گەلەریەکە گەورەتر بکرێت و کاری زۆر جوانتری تیان نمایش بکرێت سوپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا سەربەست عەبدوڕەحمان شێوەکار دووبارە بەخێر بێت زۆر سوپاستانەکەم